دوای نزیکەی یەک مانگ لە ڕوخاندنی قەڵای عوزێری کەسوکار و کەسایەتیەکانی ئەو بنەماڵەیە گەڕانەوە سەر خان و ماڵە ڕووخاوەکانیان و دەڵێن ئەگەر کوێخادێری نەگەڕێنرێتەوە حزبی باڵادەستی سنوورەکە زیان دەکات. 30,000 دەنگ لە یەکێتی کەمە بێتەوانێ 30 دانە هەزار دەنگ لە یەکێتی کەمە بێتەوانێ با پێی بڵێن بە کاک قوباد وە کاک باڤێڵ 30,000 دەنگ بۆ یەکێتی کورە زۆرە زۆر گەورەیە. ئێمە چەند هەزار گەنجمان هەیە ئەم ساڵ دەنگ نایەت دوای 2 ساڵیکە دوای 3 ساڵیکە ئەو گەنجانەمان پێگەیت ئەوانی شەردەنگ دەرەبن. داوایان لێ یەکەم دڵی عوزەیریەکان و کوێخادێرین ئاشکەنەوانێ کوێخادێرین بە قەڵای بلۆک و چیمەنتۆ ناڕوخێت لای ئێمە زۆر گەورەیە. ئەو کەسوکاری کوێخادێرین پرسی ڕوخاندنی قەڵای عوزێری بە سیاسی دەزان و دەڵێن ئامانج لە ڕوخاندنی قەڵاکەیان لێدان بووە لە خودی کوێخادێرین و هۆزەکەیان. بەداخەوە لەم ڕۆژانەدا کێشەیەک بە مەبەست و بۆ بەرژەوەندی تاکە کەسی کەسانێکی خۆپەرست و هەلپەرست ڕوبەڕووی هۆزی گەورەی عوزێریمان کراوەتەوە لە ناخەوە ئازاری تاک بە تاکی هۆزی گەورەی عوزێریان ناوە وەک هەزاران گەنج و لاو و ڕیشسپی کەسوکار و شەهید و پێشمەرگەی دێرین. داوامان وایە سەرۆک و لێپرسراوی باڵادەست دڵسۆزانی یەکێتی خەمێک لە چارەسەرکردنی ئەو کێشەیە بخۆن کە ڕوبەڕووی هۆزەکەمان بەگشتی و برای گەورەمان کوێخادێرین بە تایبەتی بۆتەوە چونکە کوێخادێرین نەک بۆ هۆزی عوزێری بۆ سەرجەم هۆزەکانی دراوسێمان و بە تایبەتی بۆ هۆزی عوزێری ڕەمزی ئاشتی و خێر و خۆشی و خۆشگوزەرانی بووە. میردێرین عوزێری باپیر و باپیرە گەورەی لا دیوی ڕۆژهەڵاتی کوردستان و باشووری کوردستانیش خاوەن و دارای 6 دێبووە لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە باشووری کوردستان. ئێستاش لە 33 دارە لە سنە دیوەخانەکەی قادربەگی باپیری هەر بە پێوە ماوە و لە باشووری کوردستانی لە ناوچەی دۆڵەڕوود بە تاپۆی سرف 3 دایان هەبووە. یەکێک لەو دیانە مەلا داودە کە مەلا داود ڕەنگە زۆربەی ڕاگەانە بەڕێزەکانیش ئەوە نەزانن کە لایەن ڕوون نەبێت. مەلا داود مامی باپیری میردێرین عوزێریە کە ئەمڕۆ گەڕێکێک کە بۆ بە گەڕێکێک لە سلێمانی و ژمارەێکی زۆر دانیشتوانی هەیە. میردێرین عوزێری لە بنەڕە تا پێویستی هەرگیز پێویستی بەوە نەبووە کە مڵک و ماڵی هیچ کەسێک داگیرکە. هۆشداری و نیگەرانیەکانی عەشرەتی عوزێری دوای ئەوە دێت 12 مانگی ڕابردوو هێزێکی ئەمنی بە بڕیاری دادگا و پاڵپشتی حزبی باڵادەستی سلێمانی قەڵای عوزێری لە تاسڵوجە کەڵوانە ڕووخاند و لە پاش چەند ڕۆژێکیش هەواڵی هەڵاتنی کوێخادێرین لە هەرێمی کوردستان ڕاگەیەنرا. هوشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.